لە شاری کۆیە لە خولێکی فێرکردن خولێکی فێربوونی ئامێری دەڤژەنین دەکرێتەوە کە ئەمە بۆ یەکەم جارە ئەم خولاکرێتەوە خولێکی فێرکاری دەڤژەنینە لە ئینستیتوتی زەینەبخان کراوەتەوە. ئەم خولا بێ بەرامبەرە بۆ هەموو ئارەزوومەندانی فێربوونی دەڤژەنین دابین کراوە بۆ ئەوەی گەنجان و ئەوانەی کە حەز بە ئامێری دەڤژەنینەکان حەز بەوەکەن کە فێری دەڤژەنین ببن لەم خولەیە ئەتوانن بەشدار بن. ئێمە وەکو ئینستیتوتی زەینەبخان هەمیشە هەوڵمان داوە ئەو کارانەی کە دەکرێن پێشتر لە کۆیە نەکرابن یا ئەو کارانە بکرێن کە توانای گەنجانی پێویستە، توانای خانمانی پێویستە. ئێمە دەمانوێت خانمان لە ناو چارچیوەی دیوارەکان بێنینە دەرەوە و بیانهین ئەو شوێنانەی کە کار و چالاکی هونەری ڕۆشنبیری کەلتوری تێدا دەکرێت و من وەک سەرپەرشتیاری گشتی پرۆژەکە کە پرۆژەی دەڤژەنینە بۆ خانمان هەم داڕێژەری بیرۆکەکەمە و سەرچاوی بیرۆکەکە لە خۆمەوە هاتیە. ئێمە هەستاین لە ناو ئینستیتوتی زەینەبخان بە پراکتیزمان کرد و ئەوەی کە ئێمە بەلامانەوە گرنگە هونەر و کەلتوری کۆیە پێویستی بە خوێنی تازە هەیە. ئەو خولەی دەڤژەنین مامۆستایەکمان لە سنە هێناوە، مامۆستا مۆنا موڵایی کە دەڤژەنێکی زۆر بەتوانە و مامۆستایەکی زۆر بەتوانایە. هەستاین بۆی کە دەمانەوێت ئەو کەلتور و ئەو شێوازی دەڤژەنینەی کە لە پایتەختی دەڤ لە شاری سنە هەیە بیگوازینەوە بۆ کۆیەی شاری مەعریفەت و شارستانیەت. ئەوە دەمانەوێت جارێکی دیکە خانمان بێنەوە مەیدانی هونەر بە شێوازێک لە شێوازەکان بە تایبەتی بە ئامێری دەف و لە داهاتوشدا ئەو کۆمەڵە خانمە کە ژمارەیان 24 خانمە لە داهاتوودا دەبن بە گروپێکی دەف لە شاری کۆیە و بەردەوامی بە کارەکانیان دەدەین و بە بەردەوامی ئیشی نوێ دەکەین. ئەوە کارەکانی ئینستیتوتی زەینەبخانە و دیسان دەمانەوێت جارێکی تر ئەو خولانە بەردەوامی پێ بدەین ئەگەر پاڵپشتی و هاوکاری هەبێت. دەف ئامێرێکی ڕۆحی کوردەواری کەلتوری زۆر زیندووە و مێژوەکەی لە مێژووی بەکارهێنانی لە ناو کووردا زیاتر لە بۆ 3000 ساڵ دەگەڕێتەوە. ئێمە جارێکی دیکە دەمانێت ئەو کەلتورە ئەو ئامێرە بژێنینەوە بە شێوازەکان کە هەم سەردەمیانە بی هەم ڕۆحی نەتەوایەتی و کەلتوری کوردی تێدا دەربکەویتن. بۆیە ئەو ئامێرەمان هەڵبژار ئامێرەکی سەرەکیە لە ئەمڕۆی مۆسیقای کوردیدا. مامۆستای زانکۆیان تێدایە، خوێندکاریان تێدایە، خانمی ماڵەوەی تێدایە، هەموو جۆرەکی تێدایە. ئەو ئێمە بەبێ ئەوەی هیچ بربەستێک بۆ هیچ خانوێک دابنین ئەو ژمارەی کە هاتووە تەسەوڕمان دەکرد ژمارەی زیاتریش بەهاتبایە ئیمکانیەتی خۆمانمان بۆ تەرخان کردبوو و خۆمان ئامادەکرد بوو ئەوەی بۆی کە ژمارەکەشیان زۆر کردە، بەڵام ئەو لە ئێستادا ئەو لەو گروپە ئەوەندە.
سلااو ڕێز من مۆنام وەڵاییم ژەنیاری دەف ماوەی 15 ساڵە ژەنیاری دەفم و دەرسەڵێمەوە زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لە ئەنستیتیۆی زەینەبخان ئەم دەرفەتە دروست بووە و گروپێک مەشغوڵ بەکار بوون کە ببن بە گروپێکی میوزیک و گروپێکی دەفژەنینی خانمان زۆر جێگەی خۆشحاڵیام خولە بەبێ بەرامبەر لە ئەنستیتیۆی زەینەبخان دەستی پێ کردووە هیوادارم هەنگاوێکی گەورە بێ لە ڕێگەی موسیقادا و بتوانین سەرنجامێکی باشمان بێت. ئەم خولە قەرارە کە 3 مانگ بێ ئەمە هەفتەی سێومە کە ئێمە دەستمان پێ کردووە و زۆر باشە خولەکەمان بە گروپاتە بەڵام من زۆر دڵخۆشم و بە هیوان بتوانین گروپێکی زۆر گەورە بە کوالیتیکی باشە و لە ئاخری خولەکەەوە قەرارەکە نەمایشێ بکەن ئەم گروپە هیوادارم بتوانین کە جێڕزامەندی هەموو لایەک بێ. هەروەکە زانستنە پایتەختی دەفە و مامۆستا و ژەنیاری زۆر باشی لێیە و هەروەها لە باشووریشە من مامۆستایان و ژەنیارهایەکی زۆر باشم لە بواری ڕیتم و ئامێرە ڕیتمیەکانە بینیوە و هیوادارم زۆرتر بەرەو پێشەوە بڕۆین ئەم گروپێش بتوانێ هەنگاوێکی باش دابنێ لە بواری گروپی ڕیتم و گروپی دەفژەنینی خانمان و هیواین کە تا ڕادێک توانی وێتمانەوەمان کردوێت و جێگەی ڕزامەندی بێت. لەبەرەوە کە دەورەکەمان 3 مانگە زیاتر هەوڵە دێن ڕیتمە گرینگەکان ئەوە ڕیتمە کوردیەکان لە ئەولەڤیە تابن و دواتر بتوانین نمایشێکی گەورە بکەین و بتوانن بە گروپی عەسف بکەن. سەرەتا سڵاو بەخێراتنی کەناڵەکەتان دەکەم. یەکەم سوپاسی ئینستیتیۆتی زەینەبخان دەکەم کە هەلی بۆ خانمان ڕەخسان بەڕاستی و هەرێکی زۆر گەورەیە تا ئێستا لە هیچ شوێنێک نەمان بینیەوە یەکەم جارە لە کۆیش چیوا بکرێتەوە. ئێمە لە هیچەوە دەستمان پێ کرد سوپاسی مامۆستا موناژین کە زۆر لەگەڵمان ماندووە ئەو 3 هەفتەی خەریکمانە و زۆر پێشکەوتوین زۆر هەوڵماندا و سواز بۆ خوا توانیمانە شتێک فێربین و ئیشەڵا بەردەوامیژە بین. هیوادارم شتیوا لە کۆیە زوو بکرێتەوە لەبەرەوەی شتیوا زۆر کەمە لە کۆیە خانمانی بەهرەدارمان زۆرە. هیوادارم هەر کەسێک خولیایەکی هەبێ بتوانێ گەورەی بکە خانمانی تر بەشداری پێ بکە لەبەرەوەی دەفجەنین ئالەتێکی ڕۆحیە پێویستە هەموو ئافرەتێک بیزانێ نەک هەر پیاوانیش ئافرەتانیش پێویستە بەشداری بکەن لەو جۆرە خولانە. دەفجەنین خولیایەکی منداڵی یعنی زۆر لە منداڵیەوە حەزم لە دەفجەنین هەبووە بەڵام تا ئێستا لە کوێ شتیوامان نەبووە. مۆسیقا هەبووە بەڵام دەفجەنینمان نەبووە تا ئێستا ئەلحەمدولیلا ئەو ساڵ شتێکی وا پێشکەش کرا توانیمان بەشداری بکەین ئیشەڵا سەرکەوتوش دەبین تایدا. طبعاً ئەمە لە هیچەوە دەستمان پێ کرد یعنی هیچمان نەدەزانی کە ئێستا 3 هەفتەی بەشداری دەکەین ئاسێکی سەرەتایی زۆر باشمان تێپەڕاندووە و ئیشەڵا بەرەبەرە سەرکەوتوش دەبین و زیاتر بەردەوام دەبین. دەستخۆشی لە ئینستیتیۆتی زەینەبخان دەکەین بۆ کردنەوەی ئەم خولە. ڕاستیەکەی دەفژەنین حەزە یعنی حەزەکی تایبەتی خۆمە. ئەو خولە فرسەتێکی باش بوو کە هاتە پێشمان. سەرەتا ڕاستە سەرەتا یعنی ماوەی تقریباً 2 هەفتەیە دەستمان پێ کردیە و 3 مانگیش بەردەوام دەبی بە هیوای ئەوەم کە گەیشتنە قۆناغەکانی کۆتایی زۆر باش فێربین. ئینستیتیۆتی زەینەبخان لە کۆیە پاڵپشتێکی زۆر بەهێزە لە بۆ پەرپێدانی تواناکانی خانمان لە شاری کۆیە هەر یعنی لە مێژە لە کۆنەوە پێشەنگن لە هەموو بوارەکان هیچ کاتێک ڕێگری و بربەستی ئەوەیان لەبەردەم نەبووە. هەر کایەک هەر بوارێک ڕۆشنبیری بی ئەدەبی بی خانمان لە کۆیە تێیدا پێشەنگن. خولی میوزیکی کە هەبووە بەس خۆم دەف یعنی دەف حەزی خۆم بوو بە ئارەزوی خۆم حەزم لە دەف بوو لە
لێرە لە ئینستیتوتی زەینەب خان خولی بەردەوام هەیە لە مۆسیقا هەیە لە فێربوونی زمان هەیە لە بوارەکانی کۆمپیوتەر خولی بەردەوامیان هەیە بەس وەک خۆم حەزم لە دەفژەنیم بۆ لۆ بەشداریم کرد لە سەرەتاوە هیچمان نەدەزانی نەکارمون یعنی هەموو ئەوانەی کە بەشداریشن زۆر باش بەرەو پێش چوین سوپاسی مۆناخان دەکەین زۆر سوپاسی مامۆستا ئارەزوو دکتۆرە مەهاباد دەکەین لە ئینستیتوتی زەینەب خان پێمانەوە ماندوون بەس ئێستا یعنی بەرەو ئاسمان زۆر بەرەو پێش چووە ماوەکە کورتە دەستمان پێکردێ بەس ئاسمان زۆر باش بەرەو پێش چووە ئیشاڵڵا بەرەو پێشترێش دەچین و باشتر فێر دەبێت ومێدی داهاتووم ئەگەر خولەکەمان بەسەر کەوتووی تەواو کرد بتوانین بە گروپی ژنان عەرزەکمان هەبی بەس دەفی ژنان ژنانی کۆیە